ژیاندۆستێکی دیکە و ڕۆژێکی دیکەی ڕەمەزان من هێرو مەولودی ئەمجارە لە شاری ئاکرێ لەگەڵتانە دەبم. ئاکرێ ناوبانگی زۆری هەیە لە نەورۆزەکەی بگرێت لە ڕۆژانی نەورۆز و بە هەروەها لە خواردنە تایبەتەکانی قەلیەی ئاکرێ، بەڵام برنجەکەی ناو ناوبانگێکی دیکە هەیە. پێکەوە دەچینە ناو گەورەترین بازاڕی برنجی ئاکرێ. لەگەڵ ما بمێنەوە. بەڵێ وەکو بەڵێنم پێدان ئێوەم ئێستا هێنا بۆ ناو گەورەترین بازاڕی سپیکردنی برنجی ئاکرێ. یان بازاڕە تایبەتە بە برنجی ئاکرێ، ئەو برنجەی کە دوایەوەی کە جوتیاران بەرهەمی دەهێنە ئێرەوە لە ڕێگەی ئاشەوە بە 5 زۆری تایبەت دەخەنە ناو بازاڕەوە. با پێشتان بڵم تەنها لە ساڵی ڕابردوو 10 بۆ 12,000 تەن برنجی بەرهەم لێ هاتووە لە ئاکرێ. بێگومان ئەمەش دەگەڕێتەوە بۆ هەوڵ و خۆشی جۆتیاران لە ئاکرێ و ئەوانیش بەردەوام لەوەی کە لە بواری کشتتوکاڵی زیاتر پەرە بدەن بە برنجی ئاکرێ. دەڵێن برنجی ئاکرێ چامبوونی زۆر خۆشیە لە سەرجەم شارەکان ویست و داخوازی لەسرە. پێکەوە دەچینە ناو یەکێک لە ئاشەکان با بزانین کە چۆن سپی دەکرێت، زۆرەکانی چۆنە، تایبەتمەندەکانی چۆنە، قەڵاو دەکایانە. لەگەڵ مەهاوڕێ بن. ئێرێکێکە لەو ئاشانەی کە برنجی تێدا سپی دەکرێت. وەرکو باسم کە برنجی ئاکرێ زۆر بەناوبانگە بە تام و بۆنی تایبەتەوە، برنجی کوردی پێ دەڵێن، ویست و داخوازیشی زۆر لەسەرە. وەستا هاوار چەندین ساڵماوەی 18 ساڵە لە کاری ئاشا و لە کاری سپیکردنی برنجە. وەستا بۆم باز بکێ ئەم برنجە تایبەتمەندی ئەم برنجی ئاکرێ لە چیدا ئەوەندەی ویست و داخوازی لەسەرە؟ ئەو برنجی خۆماڵیە، ینی منتەقی خۆمانە کە بەڵێ مادەی کیمیایی تێدا بینان لە معمەلەی چاکردنی نییە. ئەوە بقتوی بەرهەمی دەستی خۆمانە، ئیفەلاحەکانی خۆمانە. برنجی 6 مانگی ئاکرێ، هەمووی برنجی کوردی ئاکرێ بەناوبانگە. برنجی 6 مانگی ئاکرێ، 6 مانگی ئاکرێ بەناوبانگە. یعنی چی ئەو 6 مانگە؟ 6 مانگی برنج هەیە، 6 مانگی بە 6 مانگ چا دەبێت. برنج هەیە 3 مانگی بە 3 مانگ چا دەبێت. برنج هەیە سەدری بە 6 مانگ چا دەبێت. ئەویش 4-5 نەوعی هەیە. باشە، بارودۆخی بازاڕەکە ئێستا چۆنە؟ لە چ وەرزەکە زیاتر ویستی لەسەرە؟ مانگی 10 پێویستی لەسەرە تا مانگی ببێت ساڵی مانگی ساڵی داهاتوو، بەڵام لە مانگی دا تا مانگی زۆر پێویستی لەسەرە. یعنی ڕێگەی ئاکرێ خەرەباڵغە زۆر قەرەباڵغە لە مانگێکەوە پاش داوە، یعنی بڵێ کەمەیە، یعنی ئیشەکە ئەوها نامینتەوە، خاصەتەن ئەوە 2 ساڵە. باشە، بەرهەمهێنانی برنجەکە قورسترە یا سپیکردنەوەی بە چی کامی؟ بەرهەمهێنانی. ئێستا وەرزەکەی دەستی پێکردووە کە ئێستا ماوە پێشی جێژنێ دەست پێەکەن، یعنی 10-12 ڕۆژێکی ماوە پێشی جێژنێ، دومی جێژن، سێمی جێژن دەڵێن ئەچێناو ئیشەکەی برنجەکەی تەواو. باشە، دەڵێن برنج ئاوی زۆری دەوێت. برنجی ئاکرێ وەکوان برنجەکانی هەروەکی ئاوی زۆری دەوێت، ئەگەر ئاوی نەبی برنجەکە ناوێت. باش، تایبەتمەندی ئاکرێ ئەوەی کە ڕەنگە خۆڵەکەی وابێ کە بۆ تایبەتمەندی ئاکرێ ئەوەیە ئەوەکەی جێگاکەی ساردە، ئەوەکەی ساردە، یعنی خۆڵەکەی بە قوم و پیت و بەرهەمەکی بەقووەت لەناو خاکەکەدایە، ئەوەیە مەسەلەکە. دیگە ینی جێگا هەیە، یعنی بڵێ برنجی کە گوتیت برنجی زێراوێ تەواو، ئەنی بۆنی تایبەتە، قامەکەی تایبەتە، برنجەکەی تایبەتە لەسەر هەموو برنج. باش، هەندێ برنجمان هەیە لە ناو بازاڕ لە برنجەکان خۆش نییە، دەڵێ هەر هیچیشن نەخواردووە، بۆنیشی هەیە بەڵام تامێکی وای نیە، زاروە تامی هەیە بۆنی نییە. زۆر جاش برنج دەڵێن قەڵاو دەکا، ئەدێم برنجە وایە؟ ئەو برنجە وانە، ئەو برنجە نەخەلق قەڵاو دەکا، نە برنجەکە قەڵاو دەبێت، بەل کە لێنێنێ زۆر دەبیتەوە، بەڵام کە بڵێ کێشەکە خەڵک قەڵاو دەکەن، ئەوە مەسەل بۆ خۆی لە سەکەری کێشە نییە، بۆ سەکەریش باشە، بێ خۆی کێشە نیە، عادیە. ینی ئەوە مشکلای برنجی کوردی ئەوەیە کە سەحیە، سەحی چیە نەخۆشیت لێبێ، برنجەکە بێ خۆ عادیە. ئەمان برنجەکانی دیکەدا خۆی سوکەری لێە ناوی برنجەکانی کرد. باشە، وەکو کەسێک کە چەند ساڵە کارەکەی دەتوانێت ڕکابەری چ برنجێ بکە برنجی ئاکرێ؟ ئەتوانێت ڕکابەری هەموو برنجی. بۆ چۆی دەنێرن زیاتر؟ ئەمە لۆڕانی دەنێرین، لە سلەیمانی دەنێرین، لە ئەولێرە دەنێرین، ئەتەنە ناو کوردستان هەمووی دەگرێتەوە، لە مووسڵ و هەموو جیان دەڕوە. زۆر باشە. وەستا کوتە 5 زۆری هەیە، پێکۆ بچین سەرێکی نمونونەکان نیشانی بینەرانی بدەین با بزانین چییە. وەستا هاوار ئەگە بۆم باسکەی قۆناغەکانی ئاش
کە برنجەکە لێدەن بە شێوازەکە بێ یەکەم جا برنجەکە ئەکەن یەکەم جار برنجەکە ئەکەینە ئێرەوە ئەو ئامێریکا ئەو ئامێریکا لێرە دێتە خوارێ ئەوە سەرەتی برنجەکە پێ دەڵێن سەرەت ئەوەش علەفەکە دین دەخوارێ مەسەل ئەوی شەر بەکار دێت هەر بەکاردێت لە حیواناتی برنجەکە دێتە ئێرە سێ مەرحەلەی وردە هەیە یەکەمیان لۆ حیواناتیە دومیان لۆ کفتەیە سێمیان لۆ دۆڵمەیە ئەوەشیان بخواردن ئەوەش لۆ برنجە لۆ خواردنیە برنجە باشە ئێستا باسی برنجەکانمان کوکتە پێنج جۆر برنج هەیە بەڵێ پێنج جۆر برنج یعنی سەرەتا برنجەکە کە لە زەوی کە لە زەوی هەڵی گرین ئەوهایە بەو شێوازە بەو شێوازەیە بەڵێ ئەگەکەمە بێتە پێشۆی لەگەڵ ما بۆی کە بەحسی بکەین یەکەم جار کە لە زەوی هەڵە گرین بەو شێوازەیە دوای چی دێت دوای بەو شێوازە دەبێت دوایچێتە قۆناغا بەڵێ بەڵێ دوای قۆناغ ئەوەیە یعنی هەمووی بە ئاشەکە لێ دەدرێت هەمووی باشەک نە ئەدی ئەم جۆرە ئەوە مەکینەی جودایە ئەوانە جودایە لەگەڵەوە مەکینەکە جودایە لەگەڵەوە ئەوە بەس پیاگرێت دەکەتە خواردنی هەندی ئەوە بێ ئەوە مەکینەکەی جوایزە دیگە لێرە نییە مەکینەکە لە باش ئێستا بۆ نمونە من ئەمەم پێجوان توان بەکاری بێنم ئەمە ئەبێ لە ئاشکەی ئەگەر لە ئاشکەی بەکار نایە ئێستا ئەوها بەکاری خواردن نایێت ئەگەر ئەوە لێنەکەی بەکاری خواردن نایە ئەبێ هەمووی ئاش بکرێت بەڵێ هەمووی دەبێت دوای ئەوەش ئاردیشتان هەیە ئاردی برنجیشتان ئاردی برنجمان ئاردی برنج بەڵێ ئاردی برنج باش خەڵک پێشوازی لێ دەکات بۆ کڕین و ئەوانە زیاتر بە دەبیان زۆر باشە وەستاجان دەست خۆش بێ ئەوەش ئەمە پێنج جۆری برنجە برنجەکە ئەوە یەک شەش مانگیەوە شەش مانگی شەش مانگیەوە ئەی سێ مانگیەکەی کە کوتت ئەوەش سێ مانگیە سێ مانگیە ئەوەش پێنج مانگیە دیگەی ئەوەش سادریە هەمەیان باشترە شەش مانگی لە هەمویان باش شەش مانگی لە هەمویان باش ئەگە من بێن بڵم وەستا برنجێکی زۆر باشی کوردیم دێ ئەگەر من بم شەش مانگی تەدا شەش مانگی ئەگەر من بم ئەگەر بەدلی خۆش هەیە بەدلی خۆت دەبە بەڵام ئەگەر من بم شەش مانگی تەدا برنجە کوردەکە زیادەکە هەندێک برنجەکە زیاد دەکات برنجەکە بەخۆی زیاد دەکات لۆ خواردنیش لە هەموو برنجەکانی خۆش ئێستا من برنجەکەم کردە ئەوێ ئەوەی کێکردمەوە بوو بەوە ئەوە کوتوبگیرە ناوێرە ئێرە برنجی عیاری دەگەن ئێرە سپی دەبی یعنی نفسی برنج بووای نفسی برنجە ئەمە عیارە ناواشیە سپی دەبی جوان دەبی گەرمیشە گەرمیشە بیت تازە لە تەندور زۆر باشە ئەوە ناوعی تەحالف ئەوە ناوعی برنجی تەحالفەوە برنجە ئەیانی بۆ حەفلەوشت دەبێ وانە بۆ کوبە باشە دومە باشە ئەو برنجانە ینی بۆ برنجی پاڵاو نابیدە برنجی یعنی بۆ برنجی سەر سفرە نابێ زیاتر بۆ دومە بەکاریدا چونکە وردە ناوردە ئەم برنجە خۆ پیچەک شیوی کوسەر سفرە پیچەک حەلی ئەبی چابێت لەبەر ئەوە بەس بۆ دومە بەکاریدا ئەدی بازاڕەکەی چۆنە بازاڕی برنجەکە وەڵا بازاڕی برنج زۆر باشە الحەمدولیلا ئەم مانگە باشە ئەم مانگە زۆر باشە بەڵێ بە تایبەتی لە ڕەمەزانەوە تایبەت ڕەمەزان خەڵکی ما زۆر برنجی داخۆت خاص برنجی ئاکرێ باشە بۆ پاشی و زیاتر باشە یا بۆ بەربانی وەڵا پاشی زۆر باشە ئەگەر ئاشەکە بکوژێنینەوە بەڵێ بە ئاشەکە بکوژێنینەوە ئاشکەوش بکوژێن چکە دەنگمان ناگات باش سەر چاوە زۆر باشە ئەوە منیش برنجم دروست کرد برنجەکە دەست خۆش برنجەکە دەرچوو ئەو برنجەکەی من بوو ئەو برنجی توە بەڵێ ئەو برنجەکان ئەوەش ئەو برنج ئەوە سەرۆزوان بەڵێ لەگەڵ ڕەمەزانە چۆنن زۆر باشن الحەمدولیلا ڕەمەزان بازاڕی ئەم بازاڕی ئاشە هەروە قەرباڵغا بەڵێ ئێستا کاتژمێ 20 دقەی ماوە بۆ هێشتا بەڵام بەڵێ هێشتا بازاڕی گەرمە برنجی کوردی ئاکری زۆر بەتامە خەڵک خاص بۆ ڕەمەزان زۆر برنجی کوردیت کردن دەمبینی لە شارەکانی دیکەش ئێستا خەڵکم بینی لە ڕانیەوە هاتبوو لە شارەکانی کە لە سلێمانیەوە هاتبوو هەمێ ڕۆژ خەڵکی کوردستانی سەردانە ئاکرێت کرد بۆ تایبەت بە برنجی کوردی تێن خصوصی تێن برنجی ئاکرێت کردن بە تایبەت لە چ مانگێدا 10 و 11 زیاتر دێن بۆ برنج کڕینوانە بەڵێ ئەو ماسمێ برنجی مانگی 10 و 11 12 سێ مانگە چیلۆیەکی برنجی کوردی بە چەندە ئێستا برنجێکی باش یا هەمووە باشترە بۆندارە سەدری بۆندار سەدری بۆندار یعنی ئەگەر سەدری بۆنداری ئاکرێ بەڵێ ئەگەر تو ماڵێ خوب چێ بێ ئەو برنج احتیمالە جیرانی تو خڕ بزانێت کو تو برنجێکی چاکری بوونی معتەرە کیلۆ چەندە کیلۆ ئێستا بە 3.5 بۆ ئێمە بە چەندە بۆ
وڵا بۆنگۆ بەخاترین گو مانگی ڕەمەزانە بە 3000 بە 3000 یان 500 دینار خاطرت 500 بەڵێ. باشە ماڵە ئاوا بێ ئەوەش برنجی ئاکرێ بوو وەکو باسمان کرد دەزانام لەسەر سفرەخوانی زۆر بەشتان برنجی ئاکرێ هەیە بەرداوام خواردوتانە برنجی کوردی ناوبانگی زۆری هەیە ئەوە منیش بە خاتر و خوتورەوە چەند چیلۆیەک بە 3000 بە منیاندا هیوای تەندروستێکی باش بووە هیوادارم کە ڕەمەزانەکەتان هەر ئاوا پڕپێت و بەرەکەت بێت و مشتری و خەڵکی زۆر بەویست و داخوازی لەسەر ئەم برنجە خۆشە زۆر بێ ئەم بەشێ ئاکرێ بەجێ دەڵێن برنجی ئاکرێ لێرەدا دێنە کۆتایی باسکردن لە ئاشی برنجی ئاکرێ و تا ژیاندۆستیەکی دیکە و پێگەیشتنەوەیکی دیکە هیوای کات و ساتێک شاد بۆ هەموو.